خود اول تقریبا نزدیکی 40 روزانه ما دکان عزل کردی و جیانا ما جی روسیا سر و دکان یعنی ما چه دهات دیدینه عرب خودم تقریبا 6-7 نفری نمی پیویا و دکان آبه خود الحمدلله و شکر یعنی ممنونین هکو بجین رب العالمین فیش السما سفکر اورین ما این حکمت دوینما امیش جبه جد کن که ما دستگور که اول شتکی رئیسیه طیبتی و تازیاتیه و هر کسی به تجربه جی امنو لینگال خبصت چه بیتن وقتی بجن وید جک اگودو دیر بین اب خو ویروسه که وسط تا و گوهاسش کسی که با کسی که دیدتر کێشینەکان ئامادە بوو کاتێ ئێمە دوکانەکانەکەنەوە چاکەکەین حازرەکەین بۆی ئەوانەی کە پێویستیان پێی بیم بکرن لە ماشینەکانش بریتین لە زلوبیا بامێ بەیستا بامێکی حازر نییە هەنجیری لقمە قازی بڵێن ئەم لقمە قازەکەی ئەوە هەنجیرەکەی ئەوەش زلوبیاکەی ئەوەش بامیە وردەکەی ئەمە لێرە خۆماڵی خۆمان دروستەکرێ ئەوەش هەمووی لە سلێمانیە کاکزانەیە وەک دیارە لە سەردا ڕەمەزانە خواستێکی زۆر لەسەر شیرینیە تا ئەوەیە گاتە 10-12 ڕەمەزان تۆزێ بازار کزە بێتەوە بەڵام لە ئەخیری ڕەمەزانە لە 20-21 بە بۆنەی لەیلە دوڵقەدرەوە دووبارە خواستێکی زۆر دەکەوێتەوە سەر شیرینی و بازاری شیرینی باشە ژم و جۆڵی باشی پێوە دیارە و بۆ ئێمە ژەبێەوە سەبەبی ڕزق و ڕۆزیمان و خواستێکی باشی لەسەرە لە هەڵەبجە کاکزانە تۆ ئەمرکە ماوەیەک بوو بە هۆکاری ئەو نەخۆشیە ئەم دوکانە قەپات بوو و ئێستا چونکە مانگی ڕەمەزان داهاتیە داخوازی خەڵک گەلک زۆر بووە لەسەر شیرنەمەنی بە تایبەتی بامیە و شەربەت و ئەوانە داوا لە خەڵک دەکەم کە ماوەیەکێ دوکانەکانی کوردستان قەپات بووە لە ئەکسپایر بوون ئاشایی ئاگادار بن زۆر تشت لە دوکانەکان ئەکسپایر بووە ئاگادار بن لە کڕینی ئەو ئەشیانە مانگی رمضان مانگی مبارک هات و خیر به سر چوان ل امت محمد پیروز بید ل همه مسلمانان پیروز بید خدا او ملتی لو نخوشی رزگار بکرد دست خوشی جی لو دکتر آدکن لو حکمتی دکن کو او قرنطینه اومدانا و او نخوشی نیزی که ملتی کرده بود